ئەم نەخۆشخانەیە خۆی لە ئەساسەوە بێدیە واتە قەرەوێڵەییە، بەڵام جێگای 150 نەخۆشی تیابێتەوە کە 50 تەختمان ئامادە کردووە بۆ حاڵەتی زۆر چاودێری ورد و چڕ، ئەوەی تریشیان بۆ بڵێن نەخۆشی کە بە شێوەیەکی هێواشتر پەتاکە ئەگرن. هەنێک جارە بینی لێرە و لەوێ هاوڵاتیان بێباکن ڕێنمایەکانی ئێمە بە هەند وەرناگرن لەبەرەوە ئەوە ئەبێتە سەرچاوی خوڵقاندنی کارەساتی گەورەتر وە بڵاوبوونەوەی پەتاکە بە شێوەیەکی هاوشێوەی وڵاتانی کە ئێستا جیرۆدە بوون بەدەست قەیرانی چارەسەری نەخۆشیەکە. بۆیە ئێمە بە پێویستی زانین هاوڵاتی زۆر زۆر وشیارانەتر زۆر ینی بە هەستیاریەوە لە بابەتەکە بڕوانێ. ئەمە بابەتی گاڵتەجاڕی نییە. کۆرۆنا پەتایەکە تەنگی بە هەموو دنیا هەڵچنی و خۆشتانەی بینن لە چواردەوری ئێمە کە لە چ تەنگژێکی تەندروستی گەورەیان